لە شاری دیاربەکر لە باکووری کوردستان هۆتێلێکی تایبەت بە بەخێوکردن و فرۆشتنی کۆتری گرانبەها کراوەتەوە و هەفتانە کۆترەکان ڕەوانەی شارەکانی تورکیا و هەرێک لە وڵاتانی فەڕەنسا، ئیتالیا، ئەڵمانیا، سعودیا و ئیمارات دەکرێن. لە ساڵی 2014ەوە هۆتێلی کۆتر لە شارۆچکەی باغلار لە دیاربەکر بۆ ئارەزوومەندانی کۆتر دروست کراوە و لە 3 باڵەخانەدا خزمەتگوزاری پێشکەش دەکات. هۆتێلەکە نزیکەی 4000 کڕیاری هەیە و نرخی کۆترەکانیان کە لە جۆرە جیاوازەکانن لە 1000 لیرەوە دەست پێ دەکات تاکو 100,000 لیرە. هۆتێلەکە لە 100 ژوور پێکاتوە و خاوەنی کۆترەکان مانگانە لە 500 لیرەوە تا 750 لیرە کرێ دەدەنە شوقەیەک و هەزاران لیرە خەرج دەکەن بۆ ئەوەی کۆترەکان لە کەشێکی خوازراودا بژین. کۆترەکان بە فستق و بادەم و چەندین جۆر خواردن بەخێو دەکرێن و بەبایەخەوە خاوەندێرەتیان دەکرێت و لە هاویندا لە ژێر سپریت و بەزستانیش زۆپایان بۆدا دەگیرسێنرێت. مەحمەد باتماز بەڕێوبەری هۆتێلی کۆتر دەڵێت هەفتەی ڕۆژێک لە ڕێگەی زیادکردنی ئاشکراوە کە لە هۆتێلەکە ڕێک دەخرێت کۆترەکان ڕەوانەی شارەکانی دیکەی تورکیا و هەریەک لە فەڕەنسا، ئیتالیا، ئەڵمانیا، سعودیا و ئیمارات دەکرێن. بەڕێوبەری هۆتێلی کۆتر وتیشی وەک چۆن خەڵکی لە هۆتێلێکی 5 ستێرەییدا ژوور دەگرن، شەیدایانی کۆتریش دێن و لێرە ژوور دەگرن. 30 بۆ 40,000 لیرە خەرج دەکەن و ناوەکەی ڕێک دەخەن. کۆترەکان خواردنی کوالەتیان پێدەدرێت و بە دەرمان چارەسەر دەکرێن. مەحمەد باسی لەوەش کرد کە هۆتێلەکە 24 کاتژمێر بە سیستەمی کامێرا و پاسەوان دەپارێزرێت و نرخی کۆترەکانیش لە نێوان 1000 لیرە بۆ 100,000 لیرە دەست پێ دەکات. ناوبراو ئاماژەی بۆ ئەوش کرد هەندێک کۆتری جوانی تێدایە کە نرخەکان زۆر لە ئۆتۆمبیل و خانوو گرانترە و هەفتانە هەناردەی وڵاتانی دەرەوەی دەکەن.